هەز دەکەین وەکو گەنج زوو حکوومەت تەشکیل بکرێ و بە پێ قورسایی کورسیەکان لە پەرلەمان هەر کەسە حسەی خۆی پێ بدێ و حەز دەکەین لە حکوومەتی داهاتوو ڕێژەی گەنج زیاتر پەرەی پێ بدرێ و لە حکوومەت کارنامە جدی بوو هەموو گەنجەکان بکرێ و بە یەکسانی. سەبارەت بە هەڵبژاردننی کوردستان دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی باش بەڕێوە چوە ئەنجامی باشی هەبووە، بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە دەمانەوە بڵێن یەک ڕێژی نێوماڵی کوردی لە ئێستادا زۆر پێویستە ئیدیەوە هەر قسە نەبێتن و دەمانەوە کاری جدی لەسەر بکرێتن و کاری جدی لەسەر بکرێتن و چونکە ئێمە 152 خاشی هەرێمی کوردستانمان لەدەستدا. داواکارم بە زووترین کە حکوومەت تشکیل بکرێتن چەندی حکوومەت تشکیل بکرێتن ئەوەندە دەتوانین بە کێشە و مەعاناتەکان ڕابگەین و زووتر چارەسەریان بکەین. دواخستنی تشکیلکردنی حکوومەت کاریگەرێکی زۆری لەسەر لە هەموو جنگەکانی کۆمەلگا دەبێتن، هەر لە خوێندنەوە تا بگرە لە هەموو لایەنەکان. لەبەر ئەوە چەندی زوو حکوومەت تشکیل بکرێتن لە بۆ ئێمەی گەنج زۆر باشترە و دەبێتە هۆی ئەوەی زیاتر هەلی کار بڕەخسێ بۆ ئێمە. پێویستە بە زووترین کات پەرلەمان دابمەزرێتن و حکوومەت تشکیل کرێ. هیوادارم لە حکوومەت وەکو چەند جاریتر نەبێ، هیوادارم ئەو جارە ژیانێکی خۆش و بە هەموو لایەنەکان یەکگرتوو بن.